بسم الله الرحمن الرحيم. هاون اب كسي دوی ذهنیتا قريش دا لایق و دموقراطی کمونیست یا سوسیالیست دا گوون خوا گویا ولات پارس کردستانی دا حسبينن ها ذهنیتا ويا قريش ابا جتيرو خبره بيبا جفحشاتي و چپالیه بيبا تشكي دينينا دینا خو بدنه دا هر تن وانه گود به ام کردستانینا پاراستنا وان برسوا وان گوتنه وان وها چیرن خبرن مش خبره به نتیجه گیدنه یان ونه چیرو خبره بکن و یان جونه تهدیده بکن ایرو ابجوته ونوا چیرو خبره دکن تهدید جوتن صباگو جووری ونه کشتنه جی بکن yani ولات پارێزی مافێ کوردا ونێ وەها بپارێزن بەvێ ذهنیەتا خۆیان قڕیش ما کەنگی مە خەبەر بۆکردنە ئەم ژی فکر و ڕەمانەی خۆت بێژن تشتێک الله تعالى گوتی ئەم ژی وێت بێژن ئەم نابێت داوێ حەقی خۆی مافێ ئینسانیەتی ئێ کوردیتیە گو الله تعالى دایە وەکە هەموو زمانە گۆ سەربەستن ما نەگوتیە داوا زمانی خۆی کوردی نەکە ئەم زمان نە زمانێتە تەنێ زمانێمە هەموایە لێبەلام دەبێژن نە بدوژمنایە ئیسلامی نە بلایقلق و دەموقراسی و قۆمونیزمی و سۆسیالیزمی و علمانیە ئەم وێت بێژن ها ڕەخنامەژی ئەبە فکرێمە ئەبە ئەم دەبێ ڕێبازە ڕێیاتە غەلەتە داوا حەقی خۆ بکە لێ ڕێبازەکە ڕاست ریا گوتێتێ چێ هەرە لێ لە عەرەبەکە ساغڵەم و شۆفێرێکی ساغڵەم لە سوار ببە هەرە دەما گو عەرەباتە خراپبووی بێ شۆفێرێتە نەتی شۆفێر بێ قاعدە و قوڕا لێ ترافیقی پێک نێنێ ئەو لێ تەهلوکەیە ونێ قەزا بکەن ملن تێدا هەیە ئەف 45 ساڵە ڕێباز نەڕێبازەکە ئیسلامیە بە ملیۆنە ئینسان لەسەر بینابێ کورد و کوردستانیە هاتنە کوشتن شخوا هەگەر گۆ دەولەت ڕێبازاوێژی ئیسلام بانە شخوا ئەب پرسگرێک چێ نەدبوو ئەب زوڵم و نەحەقی چێ نەدبوو لێبەرێ نە دەولەت دەولەتە ئیسلامیە و نە ون بە ڕێبازە ئیسلامی داوێ دکن پرسگرێک خلاص نابن